کاتێک سەردانی قەزای قەرەداخ و بازاڕە سەرەکیەکەی دەکەی هەست بە چۆڵەوانیەکی بێوێنە دەکەیت کە هاوشێوەی تەنانەت لە ناحەکانیش بەدی ناکەیت. مختاری قەزاکە چۆڵیەکەی پشتڕاست دەکاتەوە دەڵێ لە کۆی 700 خێزان ئێستا تەنیا 400 خێزان لە ناو قەزاکەدا ماون. وەڵی بەنسبەت کۆچکردنی هاوڵاتیانەوانێ بۆ شارەکان بەڵێ وەڵایی زۆرە لەبەرەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی یەکەم دامەزراندن نییە دووەم بەڕاستی لە گوندەکانیشمانەوە لە ناو قەزاکەشمانە گەنجێکی زۆری بێکارمان هەیە وەکو وتم دامەزراندنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوانە نییە. دووەم کارگەیشی وەبەرهێنان لە قەرەداغ نییە، هیچ کارگەیەکی تیانە کە گەنجەکانمان بتوانن لەو کارگانە ئیش بکەن و بژێوی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان پێ بەڕێەکە. وەڵایی ئاماری تەواومانە بەڵام پێم وابێ نزیکەی لە ئاماری پێشومانە نزیکەی 700 ماڵ بۆ ئیساکێ چوینەتە تقریبان 400 مار وەکو قەزاکە. لە گوندەکانیشە هەر بە هەمان شێوە خەڵک کۆچەکە بە بۆنەی بێکاری و بێ ئیشەوە. بەشی زۆری دانیشتوانی قەزاکەشت تەنیا لە ماوەی ڕابردوودا گەڕاونەتەوە بۆ قەزاکە بەهۆی ئەوەی شارەکە پێشتر بەر شاڵاوی بەناو ئەنفال کەوتووە چەندین جاریش ڕوبەڕووی سووتان بووەتەوە، بەڵام ئێستا خەڵکەکەی لە گەڕانەوەیان نیگەران و دەڵێن ئەم ناوچەیە تەواو پراوێز خراوە. دانیشتوانی گوندەکانی قەرەداغ دەڵێن نەک هەلیکار و خزمەتگوزاری لەم شارەدا نییە و گەنجەکانی بۆ کارکردن ڕوو لە شارە گەورەکان و بەتایبەت سلێمانی دەکەن، بەڵکو و تەنانەت ATM موچەشیان پێڕەوا نەبینیون تا پێویستمان بەچوون بۆ سلێمانی نەبێت بۆ وەرگرتنی موچەکانیان. وەڵای ئێمە هاتوینەتەوە بۆ قەراغ هەڵەیەکی گەورەمان کردووە، هیچی تیانە مەعاملی تیانە وەتی زۆر خراپە، ATMێکی تیانێ خەڵک هەموویەت پێ لە سلەیمانی مەعاش وەرەگرێ، خەڵک بێزار بووە بەڕاستی بەدەدەم حیزبی دەسەڵاتانەوانێ قەرەداغیش و شوێنەکانی تریش خۆوانی تری لێرە باشتر نییە کاکە جام بزانم پێم لە بزانم سەنگا و ئەچیتە ناوی چیتیایە چوار کەسی تایە چیتیا ماوە نە مەعمەلێکی تایە نە شەریکەیەکی تایە نە ڕێگەیەکی جادە و شتێکی باشی بەسەرەوانە. ئێستا بڕۆ عەربەت ناحەیە قەراغ قەزایە، دەربەنی خان قەزایە، قەراغ قەزایە، تێگەشتی هیچی تیانە هیچی شێکی تیانە چاوەکە. لە ساڵی 2007ەوە قەرەداغ لە ناحێەوە کراوە بە قەزا خاوەنی یەک ناحێ و 78 گوندە، بەڵام ژماری دانیشتوانەکەی ناگاتە 130,000 کەس و ناوەندی قەزاکەش لە 3000 هاوڵاتی تێپەڕ ناکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.